سڵاوتان لەبێ هاوڕێیان لە ڤیدیۆیەکی نوێ گەڕامەوە لاتان ئەم جارە ڕیاکشنە بۆ ترەیلەری فیلمی کاپتن ئەمێریکا بریڤیوی وۆرلد کە بەشی چوارەمی فیلمی کاپتن ئەمێریکایەکە. سەرەتا پێشەوەی دەست پێکەین با هەنێشتان پێ بڵێم ئەویش ئەوەیە بۆ ئەوانی کە سەریان لێ شێواوە ئەڵێن بۆچی لە کاپتن ئەمێریکای چوارە لە جیاتی کریس ئێڤنس ئەنتۆنی ماکی ڕۆڵی کاپتن ئەمێریکای هەیە. هۆکارەکەی ئەوەیە کە ئێوە بینەری زنجیرەی فالکن ئەند دە وینتەر سۆڵجەر نەبوون، بۆیە من هەموو جارە پێم وتون کە زنجیرەکان زۆر گرینگە، بەتایبەت زنجیرەکانی مارڤڵ کە زۆر شتیان لە جیهانی مارڤڵا گۆڕیوە و دەق لەگەڵ فیلمەکەیە ڕێکخراون. بۆیە ئاگادار بن پێش ئەم فیلمە پێش ترەیلەرەکەی ئەبێ بینەری زنجیرەی فالکن ئەند دە وینتەر سۆڵجەر بن. جا هاوڕێیان با بڕۆینە ناوە، ئەمە یەکەم تیزەری فەرمی بەشی چوارەمی کاپتن ئەمێریکایە. با سێرێ بکەین بزانین چۆنە. یەک دەقە بەڵێ جەماعەت هاریسن فۆردمان هەیە لە ڕۆڵی کەتان ناڵێم لاخیرە. باشە یەکەم جارمەی بینم ئەم تیزەرە بزانین چیە. باشە جانکارلۆ ئێسپۆسیتۆ دەرکەوت. جانکارلۆ ئێسپۆسیتۆ هاتووەتە ناو جیهانی سینەمای مارڤڵۆ. جەماعەت بۆوانی کە نازانن ئەم کەسە ئەوەیە کە ڕۆڵی گەسفرنگی لە جیهانی برێکینگ باد بەرجەسا کرد کە بەزدی کەسێکە زۆرم خۆشەوێ و ئەتوان بڵێم زەخمترین ڤیڵنی نێو زنجیرەکانە. ئەنجا با پلەیکەین ئەمە جەنەرال ڕۆسە بە سامەڵەیە بێ لەگەڵ منایشکەی کە ئێوە شەڕدەستی پێگر. کاپتن ئەمێریکا مانگی دوویەت بۆ زانیاریکان ساڵی 2025. ئارە وڵا شیڵ بەگە ئەوە تۆرێسە. یەکشتان با پێ بڵێم بیۆستێنم پێشەوەی کە چۆنەڵی سم پێنەمە پێشەوەی کە دەست پێ بکەینەوە. تۆرێس ئەبێ بە فالکنە تازەکە. جەماعەت بڕۆن سەیری زنجیرەی فالکن ئەند دە وینتەر سۆڵجەرکەن هەروەکو لە یەکەمەوە پێوتن، چونکە بەڕاستی ئەگەر نەوبینی بێت زۆر شت هەیە لە دەستت چووە، زۆر شت هەیە ئیتر لە فیلمەکانە ڕوایە تۆ ئاگاداری نیت تۆ لی تێناگەی. وێ سەیری و زنجیرە بکەن. هاوڕایان تۆرێس ئێوە لە زنجیرەکەەوەی ناسن ئیترەوە بێ بە فالکنە تازەکە. وڵا کە جوانە. وڵی جانکارلۆ زۆر جوانە لەو ڕۆڵەیە. یەک شتیشتان پێ بڵێم ئەم فیلمەوە بزانم دووسێ جار ڕیشوتی بۆ کراوە. ئەم تیزەرە بەشێکی زۆری ڕیشوتەکانە، چونکە جانکارلۆ ئێسپۆسیتۆ لە ڕیشوتەکانەوە هێناویانەتەوە ناوە، واتە پێشتر لە فیلمەکەیان نەبوو. ئەم ساڵ ڕایانگەیان کە بۆ ڕۆڵێک دایان ناوە و تقریبەن مانگێک مانگونیوێک پێش ئەستا بوو کە و دیمەنانەیان تۆمار کرد کە ئێستاتیایەتی لەم تیزەرەیە. ئەوە چی بۆ قسێ؟ ڕۆز جەنەرال ڕۆز بە وڵسنەڵێ تۆ لەوانەیە کاپتن ئەمریکابی، بەڵام تۆ ستیڤ ڕۆجەرس نیت. سێ قسەیە نازانم بڵێ چیەوە. قسەیە زۆر وەکو جنێ وایە زۆر خراپە. جلی تازە دیسان جیانکارلۆ شیڵدەگە. ئەڵە ڕاستەکەی من ستیڤ ڕۆجەرس نیم. ئەڵڵا وەڵی جلەکە جوانە و چی ئەبینین؟ کاپتن ئەمریکا بریڤیوی وۆرلد چی مامشانێ؟ ڕێد هۆڵک، هۆڵکی سوور. لە کۆتاییە هۆڵکی سوور بە جیهانی سینەمایی مارڤڵ ناسێنرا و لە فیلمی کاپتن ئەمریکا بریڤیوی وۆرلدە ئەیبینین. وەکێیە پێتان بڵێم یان سپۆیڵە؟ ئیتر وڵای ئەگەر تۆزە لە مارڤڵ بزانی و کۆمیکەکانی خوێنە بێتەوە یا خۆشتێکی لەسەر بزانین هەرە بێمە بزانی. ڕێد هۆڵک جەنەرال ڕۆسە، واتە هاریسن فۆرد ئەبێ بە ڕێد هۆڵک و ساموێلسن کاپتن ئەمریکا تازەکە بەرامبەر ڕێد هۆڵک شەڕەکان. ئەی هاوار دەستان خۆش بێ مارڤڵ بەجدی تیزەرێکی زۆر جوان بوو. هەنێشتیا بەدەستەوە، بەڵام جارێ زۆر ماوە چونکە مە تەنها تیزەر ترەیلەر بوو.
ئەنجا هاوڕێیان ئەمە تیزەری بەشی چوارەمی کاپتن ئەمریکا بوو وەکو شیکردنەوە بڕوا ناکەم شیکردنەوەی بۆ بکەین تەنها حەزم کرد ڕیاکشنێکی بۆ بکەین با ترەیلەری بڵاو بێتەوە کاتە هەوڵێم شیکردنەوەیکی وەکەوەی دێتپۆلی بۆ بکەین ئەگەر بینەریشی نەبوون شیکردنەوەیکی زۆر باشم بۆ ترەیلەری دێتپۆلی سێم کردووە کە لە چەند ڕۆژی داهاتووە لە سینەماکان نمایی شەکرێ و ئەم فیلمە بەپێی تیزەرەکەی بێ من لە ئێستاوە بەدڵمە و هەنشتی تازەی تیابێ دیسان گۆدۆکسەکەم پێی نەما چونکە ئەمە چەند ڤیدیۆیەکەم بەسەریەکەوە ڕیکۆردکردەوە بەداخەوە ئەتر هیوادارم بەدڵتان بێ واگەر ڕیاکشنی کەتانەوێ لە کۆمنتا بۆم بنووسن بەڵام لەوانەیە ڕیاکشنەکانی من زۆر ڕاستیانە بێ ینی خۆتێگیان و شتانەی پێوە نەبێ بۆیە پەلەمەکەن ئەگەر هەستان لەوەیە کە ڕیاکشنێکی بەقۆتر وەرگرن با فیلمێکی زۆر بەهێز بێ با ترەیلەرێکی زۆر بەهێز بێ کەی ڕیاکشنی ڕاستی بەقۆتم هەبوو بۆتان دانێم ئەمەش ڕیاکشنی من بوو بۆ فیلمی کاپتن ئەمریکای 4 ئێوە زۆر خۆشەویستن خواتان لەگەڵ